ئێمە لە کۆی ئەو پرۆسەیە سێ لیژنەی سەرژمێریمانە بووە کە سێ شوێنمان دەرخان کردو بۆ سەرژمێری گەشتیاران تا بتوانین بە وردی سەرژمێری ئەو گەشتیارانە بکەین کە ڕوو دەکەنە سنووری پارێزگای هەڵەبجە. ئێمە 15 ئاگادارکردنەوەمان لە ناوچە گەشتیارەکان دەرکردو بۆ خاون کە پرشوێنە گەشتیارانەی کە کەم و کوڕیانە بووە 15 ئاگادارکردنەوەمانە بووە لەگەڵ دەغەرامە دەکە شوێن سزامان ناون کە سەرپێچی ڕێنمایەکانی گەشت و گوزاریان کردووە. بەجیا هەر لە هەرچوە کۆی چوار ڕۆژەکەی جەژنان هەرسێ ناوچە گەشتیارەکەمان جیا کردو دواتریش ئەنجامی هەمووتان پێ ڕاگەێنین. بۆ نمونە بۆ 4 ڕۆژی جەژن لە ئەحمەداوە 6157 گەشتیارمانە بووە. لە زەردەحاڵ کە لیژنەی سەرژمێریمان دانیشتووە و تایبەت بۆ بە بیارە و هەورامان هەمووی بە ئایۆسەریشەوە لە کۆی جەژن 19856 گەشتیارمانە بووە. بۆ سەیرانگای چاو 7078 کەس بۆ 4 ڕۆژی جەژن سەردانی کردووە. لە کۆی ئەم پرۆسەیە بە خەمڵاندنمان بۆ پێش سعاتەشت و دوای سعات 3000 کەسمان بە خەمڵاندن داناوە کە بەدەر لە ڕێنمایەکە ئێمە بەدەر لە سەرژمێنەکە ئێمە داغڵی گەشتیار بوو بێت. بە کۆی پرۆسەکە بۆ هەر 4 ڕۆژی گەشتن بۆ پارێزگای هەڵەبجە 9001 کەس داغڵی سەیرانگاکانی ئێمە بوون.